ئەگەر خۆپیشاندانەکانی شاری بەسرە تا ئێستا هیچ بەرەنجامێکی نەبوو بێت، بەڵام نکوڵی ناکرێت لەوەی ڕێبەرانی عێراقی خستۆتە بەردەم پرسیارگەلێکی زۆرەوە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ. پێم وایە حکوومەتی داهاتووی عێراق حکوومەتێکی ئابووری و خزمەتگوزاریانە دەبێت و کار لەسەر استراتیژیەتی سەقامگیری و ئاوەدانکردنەوە و باشترکردنی ڕەوشی ئابووری دەکات. لە هەمان کاتیشدا بە ئەندازەیەکی کەمتر سەنجی دەخاتە سەر دۆسەی ئاسایشی لە ناوچەکانی ڕۆژئاوای عێراقدا. بەڵام ئەم حکوومەتە نوێیە لە 2 ساڵی داهاتوودا گەلێک پرۆژە و دەستکەوتی دەبێت. وەلێ پێ ناچێت ڕەوشی سیاسی و باری ئاسایشی لە عێراق یارمەتی دەربن بۆ هەر هیچ نەبێت هێورکردنەوەی بارودۆخەکە. ئێمڕۆ ئێمە ڕوبەڕووی ئاستەنجێکین، بەشی هەرە زۆریشی سیاسیە. داواکانی خەڵکی بەسرا داوان بۆ خزمەتگوزارەکان، داواکاری دروست و ڕەوان کە بۆ دابینکردنی خزمەتگوزارەکان و دەرفەتی کار و ئاوەدانکردنەوەی بەسرە و هەموو عێراقیشە. بەڕاستی بەسرە بنچینەی ئابووری عێراق و ئەمەش گرنگە. ئێمە ئەمڕۆ پێویستە لایەنی سیاسی لەلایەنی ئاسایشی و لەلایەنی خزمەتگوزارەکان جیا بکەینەوە. مخابن ڕووداوەکان خێراییان تێکەوت لە یەکەم دانیشتنی پەرلەمانەوە بە مەبەستی ئاڵۆزکردنی ڕەوشە سیاسەکە و ترسناکترین شتێکیش لەمەدا گۆڕێنیەتی بۆ قەیرانی لەشکری و بەڕاستیش ئەمە جێی مەترسێکی زۆرە. سەرۆکوەزیری عێراق مەترسی لەسەر هەڵدانەوەیەکی تری تێرۆریزم هەیە لە وڵاتەکەیدا، هەرچەندە پێشتریش سەرکەوتنی بەسەر تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا ڕاگەیان. تێرۆریزم چاوەڕوانی ناکۆچی سیاسی توندە تا دەستی خۆی بۆشێنێت. ئاستا ئێمە کۆنتترۆلی ڕەوەشە ئاسایشیەکەمان کردووە، هەروەهاش دەستگا هەواڵگیریەکان توانیویانە ڕێگە بگرن لە دەستوەشاندنی تێرۆریستانی خۆیان هەشارداوە. هەر بۆیە داوا لە هەموو لایەنەکان دەکەم تا ناکۆچیە سیاسەکانیان کۆنتترۆل بکەن و ڕێگەن نەدرێت ئەو ناکۆچیانە بکەونە شەقامەکانەوە. سەرۆکی نوێی پەرلەمانیش هاوڕایە و داوای لە بەردانەوانی سیاسیانەی لایەنە ڕکابەرەکانی عێراق دەکات. پێویستە ئەنجومەنی نوێنەران و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بە سەرۆکی ئەنجومەن و لایەنە سیاسیەکانیش بگەنە ڕێکەوتنێک و تێگەیشتنی سیاسی بۆ هەڵبژاردننی حکوومەتێکی بەهێز کە بتوانێت بەرەنگاری ئاستەنگەکان ببێتەوە. ئێمە لە بەردەم ئاستەنگێکی ترسناکدان بۆ قۆناغی داهاتوو هەروەها گرفتی ئاسایشی. بەهۆی گەندەڵی و خراپی بەڕێوەبردن و فرامۆشکردنی داواکانی خەڵکەوە مەرجعیەتی شیعەکانیش لە نەجەفەوە کەوتووەتە ئاگاهیدان. هەرگیز ناکرێت دەمواقعە کارە سادبارەی بەسرە بگۆڕدرێت ئەگەر بێت و حکوومەتی داهاتوو لەسەر هەمان پێوانە و ڕێوشێنی حکوومەتەکانی پێش و پێک بهێنرێت. لێرەشەوە فشارەکان بەو ئاراستەیەدا دەبن کە حکوومەتی نوێی عێراق دەبێت جیاواز بێت لەوانی پێشخۆی. هێشتا نازانرێت ئەم جۆرە لێدوانانەی سیاسیەکان و ڕێبەرانی ئاینی چەندێک کاریگەریان دەبێت بەسەر هێورکردنەوەی تووڕێی و ناڕزایی خەڵک. ئێمە خاوەنی پرەنسیپ و باهای خۆمانین. بەسرە تینووە، برسیە، ڕەش و ڕوتە و زۆر ناخۆشە. خاوەنی هیچ شتێک نین لەم شارەدا. هیچ شتێک نییەوە هەم لێ بکات خۆپشاندان نەکەم. خۆپشاندان ئەرکی هەموو مرۆڤێکی شەریفە تابی کات. بەسرە بەندەری هەیە، شارێکی سنووریە، کەس هیچی بۆ نەکردووە. ئەم خەڵکە هیلاکن. بەسرە لە مووسڵ و شوێنەکانی تر شەهیدی داوە و ئیستا حکوومەت هاتۆ خەڵکی ئێرە سەر دەبڕێت. داواکانی خەڵگەر لە شاری بەسرەدا سنووردار نییە. ڕزگاربوانیش لە جەوروستەمی دەوڵەتی ئیسلامی داوای خۆیان هەیە. کە داعش هات و ناوچەکانی داگیر کردین وێرانیان کردین. داعش سوکاتی پێمان کرد، کوڕەکانی کوشتین و هیچیان نەیشتەوە. تەمەنم زۆرە و نەخۆشم، لەوانەیە ساڵێکی تر نەژیم. دەمەوێت دڵنیا بم لە ژیانی ئەم منداڵانە. تەنها خانوویەکم دەوێت بۆیان و هیچی تر. بۆ زۆرێک لە چاودێر ململانیەکانی ئەمریکا و ئێران لە عێراقدا تەگەرەیەکی گەورە دەبێت لە بەردەم ئەرکەکانی حکوومەتی نوێدا. لە کاتێکدا ڕوانینەکانیش بۆ ئاڕاستەیەدان پەرلەمانی عێراقیش لەوانە نییە بتوانێت شتێکی ئەوتۆ بکە، بە تایبەتیش کاتێک باس دێتە سەر هەڵبژاردننی ڕەوا و ئازادی ئەندامەکانی.